دۆخی ناوچەکە و عێراق هێندە ئاڵۆزە هەمووان دەڵێن بارودۆخی سیاسی بە جۆرێک گۆڕانکاری و کێشە و قەیرانی بەدوای خۆیدا هێناوە. هەموو ئەمانش کاریگەری نەرێنی لەسەر بەرژەوەندی گشتی و هاوڵاتیان دروست دەکات. باجی کێشە و گرفتەکانی عێراق هەر هاوڵاتی قوربانیەکەیەتی. ڕۆژنامەنووسێک ئەوە دەخاتە ڕوو پێویستە بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێت و لایەنە سیاسەکان پەیوەندی و گفتوگۆی زیاتر ئەنجام بدەن لە پێناو هەوڵی دۆزینەوەی دەرچەی پێویست و گونجاو بۆ ئەوەی دۆخی عێراق و هەنگاوی زیاتر بەرەو چاکسازی بنێت، گرفتەکان ئیدی چارەسەر بکرێن و داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکرێن. هەرێمی کوردستان یاخۆ لە چواردەوری هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی لە عێراق ڕووداوەکان زۆر گەرمن بەڕاستیە کوڵنە لە پێشهاتەکانە هەمیشە چاوەڕێی پێشهاتی زۆر گرنگ ترێکرێت لە عێراقدا بە تایبەتی لە چەند ڕۆژەی دوایی کە خۆپیشاندانەکان بەرەفراوانچی یەکجا زۆری بەخۆوە بینیوە لە هەمان کاتیشدا ڕەبزکردنەوەی ئەو کاندیدانەی کە لە حکوومەتی عێراق دیاری ئەکرێن لەلایەن خۆپیشاندانەکانەوە ئەمەش بارودۆخێکی تازە دێنێتە پێشەوە وا لە حکوومەت ئەکات کە بە زووترین کات پێشخەم هەڵبژاردننی پێشوەختە ڕابگەێنێ پێم وایە باشترین دەرچە لەوەیە کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە. میلەتی کورد بە شێوەیەکی گشتیە بێ ژیرانە سەرکردایەتی کورد تامل لەگەڵ دەوروبەری خۆبکە لە هەمان کاتیشدا هەوڵ بدا ئەو داخوازیانەی کە لە باشووری عێراقی هاوڵاتیان هەیە هەرێمی کوردستان دابین بکات. چاودێرێکی سیاسی ئەو دەخاتە ڕوو لەگەڵ هەموو ئەم گۆڕانکاریانە دەبێت کورد یەکڕیز و یەکدەنگ بێت بۆی بتوانرێت لەو ڕێگەی و ماف و داواکاری کورد بەدەست بهێنرێت. لە ئێستادا گۆڕانکاریێکی گەورە بەڕێوەیە لە ناوچەکەدا پێویستە کورد یەک هەڵوێست و یەک دەنگ و یەک ڕنگ بێ پێویستە ناو ماڵی خۆی ڕێک خاتەوە ئەنجە بتوانێت لەگەڵ حکوومەتی عێراق و دەوروبەر خۆی بگونجێنێ بۆی بتوانێت مافەکانی خۆیان ئەو داوانەی کە هەیە بیچەسپێنێ لە حکوومەتی عێراقیە. پێویستە کورد لەم کاتەیە بتوانێت ماڵی خۆی ڕێک خاتەوە. یەک ریزی بەڵێ زۆر گرنگە و پێویستیشە لەم کاتەیە واز لە مەسائیلی حیزبایەتی و هەموو شتێک بێنین بین یەک دەنگ و یەک ڕنگ بە ناوی حکوومەتەوە بە هەر شێوەیەک بێ بتوانین بچینە بەغدا. چاودێرانی سیاسی و دەخەنە ڕوو کورد دەبێت لە ڕێگەی دەستورەوە مافە بە دینەهاتوەکان بەدەست بهێنێت و بارژەوەندی گشتی لە بەرچاو بگرێت و هاوڵاتیان خزمەتی زیاتر بکرێن. هەموو ئەمانەش پێویستی بە یەکڕیزی و یەکدەنگی نێوان لایەنەکان هەیە. ئەحمەد ئیسماعیل گەلی، کوردستان، سلێمانی.